زمانە ناوێت تێسەر و ڕیشم ئێساش بە یادی جاران لەسەر ڕێدا دەنیشمە های گەرچی بەفری زەمانە ناوێت تێسەر و ڕیشم ئێساش بە یادی جاران لەسەر ڕێدا دەنیشم فەرمان بێلانم کوڕی کاک لوقمانیشم لە کاتی دوو قۆڵیدا زریان و بورکانیشم لە ساڵیابی ژوانم چووکەی مام گەیلانیشم یەک لە خۆم پیاوتر نەبێ لەگەڵی دانانیشمە پێشکەشە بە کاکە سەرهەد تاقانەی خۆشەویست سوێندم بە پێغەمبەر و بە قورعانی مزگەوتی دڵی مانگووە سێرەی لە شەو ڕۆژەرکەوتیە هەی خۆزگە بۆ تاقە شەوێ لە باوەشم دەخەوتی شەوێ تاق و بەیانیە بارامی دەسرەوتی جارێ ناپرسی بڵێ بۆ هێندە بە دوام کەوتی بۆ کاک سەنگەرم کافعا ڕێگای نەکەوتە شەوتی بۆ کاک گەیلان زرارە ئەمڕۆ چاوم پێکەوتی فەرمان بێلا نەدەیڵێ نەڵێن نەیماوە سەوتی فەرمان بێلا نەدەیڵێ نەڵێن نەیماوە سەوتیە قوربانت بم کاکە باران بژی قربانت من بس بخور شرقس لما خبر يتوا هيدا ترسم لبختي من سستان هر نبريتوا او خمي وكو بفرا لنا خم نجويتوا شيب كم خمي دوريتهم لدل نار يتوا دل بيشارم نابي تنها جوي نبيتوا هيتو صوز الشقنابم شقيتو بقريتوا سيري بيلا نكتك زالة شيد بيرديتوا سامي عشقو أويني رابر جدك ليتوا لصال يادي جوانم بندم ببيرديتوا كري ما بقيلانا لجيان بحسيتوا هركز يكن خوش دوي لي جدال بيتوا مام قيلانم خوش دوي بندم ببيرديتوا فرمان بيلا نديليا ببر شور دينوا كا قيلانم خوش دوي دڵم پێی دەکرێنەوە گەعدەکەت بەدڵ نەبوو قەیناکە لۆم بێنەوە تەماتە ئەفرۆشم Haram, haram. Vor der Tür steht bald Ramadan. Bitte zieht euch ordentlich an. No Wodka, liebe Madame. Alkohol ist haram, haram. Immer rufen die Hajis mich an. Wo bleibst du? Mache Namaz. Heute gibt es Rindfleisch und Lamm. Schweinefleisch ist haram, haram.